ئەمە مزگەوتی ڕەسوڵە لە گەڕەشی بەختیاری کە لێرەدا نووسراوە بەهۆی کەم ئاوی داخراوە ئیداری مزگەوت بەهۆی کەم ئاوی و داخراوە جایەتیش نووسیویانە کە ئەم گرفتە بووەتە هۆی ئەوەی کە یەک لە سەریەک مزگەوتەکانی شاری سلێمانی دابخرێن بەهۆی کەم ئاویەوە و مقسم لەگەڵ ئیداری مزگەوتەکەدا کردو باسییان لەوە کرد کە نیو کاژمێر پێش بانگ و نیو کاژمێر دوای بانک دەرگای مزگەوتەکەکەنەوە تەنهاوەنە نوێش خوێنان بێنە ئێرە نوێژەی خۆیان بە کۆمەڵ بانجام بگەن و پاشەم گەڕێنەوە بۆ ماڵەوە. ئەم گرفتە ڕۆژی پێنجشەمە و هەینیش لە مزگەوتی کانێسکان ڕوویدا کە بەهۆی کەم ئاویەوە و بێئاویش دەرگای مزگەوتەکە داخرا بە ڕووی نوێش خوێناندا و کێشەی کەم ئاوی لە شاری سلێمانیدا ڕوو لە زیادبوونە. مقسەم لەگەڵ ئامان جەلال وتەبێژی بەڕێوەبەرەتی ئاوی سلێمانی کرد باسی دەوە کرد کە وردە وردە پرۆژی ئاوی سەرچنار ئاوەکەی لەدەست دەدا تا ئێستا لە سەدا هەشتای ئاوەکەی لەدەستداوە و ئەوەی دیکەش وردە وردە بەرەو کەمبوونەوە ئەچێت تەنها هێڵی یەک و دوی دوکانە کە ئاودابینەکە لەگەڵ بەشێکی کەمی سەرچنارە ئەوەی کە هەیە لێسەدا 4 ڕۆژ جارێک ئاو دەدرێت بە هاوڵاتیان لە هەندێک ناوچەش 5 ڕۆژ جارێکە بۆیە ئەوان دەیانەوێت هەمووی بکەن بە 4 ڕۆژ جارێک بۆ ئەم گرفتە وای کردووە کە وردە وردە دەرگای مزگەوتەکانی سلێمانی دابخرێ و نوێژخوێنان نەتوانن فەرزەکان بەجێ بگەێنن لە مزگەوتەکاندا و بیرەکەش بە هەمان شێوە کە وشکی کردووە و چەند جارێکیش ئاویان کڕیەوە بۆ مزگەوت ئەمە وای کردووە کە گرفتی ئاو دروست بێ بۆیە ئەوەی کابینەکە هاوکارم وێنەکان پیشان بە نووسراوە بەهۆی کەم ئاوی داخراوە دەرگایە مزگەوتە بۆیە وردە وردە گرفتەکان زیە ئەکات و خواستیش لەسەر ئاو زۆرە بۆیە هاوڵاتیان لە ڕێگەی تانکەرەکانەوە ئەو تەنکەرانی کە حکومی و ئەهلیەکانیش دەیانێ ئەو دابین بکەن دەبەرەوەی کە هاوی نەبووە زۆر بابەت هاوڵاتیان پێویستیان بە ئاو دەبێت و هەموو بەڕیدەیە خۆشۆردنە و چەندین بە پێداویستی ترە لە ماڵەکانە بۆیە ئەو ئاوی کە دەدرێت بە هاوڵاتیان پێداویستی ماڵەکان پڕ ناکاتەوە ئەمە گرفتی دروست کردووە هەندێک لە تانکەرەکان کە تانکەری ئەهلین بە نرخێکی گرانتر ئەو ئاوا فرۆشتنەوە کە پێیانە خۆیان 15,000 بۆ 20,000 بۆ دیاریکراوە بەڵام چۆتە نزیکی 75,000ش کە دوێنێ کارمان لەسەرەوە کرد و باسییان لەوە کە بە 75,000 تەنکەرێک ئاو فرۆشراوە بۆ ئێمە نرخەکەشی زۆرە و ئەوەی کە هەبوو لە ڕۆژی هەینیدا ئێمە سەردانی مزگەوتی کانێسکانیشمان کرد ئەو هاتبەوە بەڵام ئەو دوکانانەی کە لە بەردەمی مزگەوتەکەدا بوون بەهۆی ئەوەی تەوافیان بۆ تەنشەکانیان دانە نابوو ئەمە ئاو هاتبوو ئاوەکە بە فیڕۆ دەچوون نزیکی کاژمێرێک ئاو ڕۆیشتووە لەیە بۆیە بەڕێوەبەرەتی ئاویش داوا لە هاوڵاتیان دەکا کە ئەو بە فیڕۆ نەدەن تەوافەیەک کە نرخەکەی نزیکەی 5,000 دینارە بۆ تەنشەکانی دابنێن بەم گرفتانە دروست نەکات و بەم شێوەیە نوێشخوێنانیش سەردانی مزگەوتەکان بکەن و تاوەکو توانن فەرزەکانی خۆیان بەجێ بگەێنن لەبەرەوەی کە وردە وردە دەرگای مزگەوتەکانیش دادەخرێت و لە ڕابردوودا هاوڵاتیان بەردەوام پەنیان بۆ مزگەوتەکان دەبێت تاوەکو پێداویستەکانی خۆیان یاخود ئەو ئاوەی کە هەیە لە مزگەوتەکاندا بەکاری بێنن بەڵام سە مزگەوتەکانیش ئاوی تێدا دەماوە.